خواست و ستایش بۆ خوای پەروەردگار لە پێشبڕکێک لە ناحیەیەکی ئەنجامدرا بۆ لەبەرکردنی سوورەتی ئەسسەجدە. دەستخۆشیمان هەیە بۆ خوشکان کە بەڕاستی بە ڕوتینێکەوە بەشداریان کرد بۆ لەم پێشبڕکێدا کە نزیکەی 6 خوشک بەشداریان کرد لەم پێشبڕکێدا. پێشبڕکێکە لەبەرکردنی قورئانی پیرۆز بوو و ئەمڕۆژ کە ئاهەنگەکەی دەکەین لە ئاهەنگەکەدا تێکڕای بەشداربووەکان خەڵات دەکەین و لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کە نمرەی یەکەم و دووەمیان هێناوە خەڵاتی تایبەتمان بۆیان داناوە لە ئاهەنگەکەدا. دەستخۆشیمان هەیە بۆ تێکڕای بەشداربووان کە بەشدار بوون لەم پێشبڕکێدا. پێشبڕکێکە لە ئەنجومەنی خوشکان و ڕێکخراوی هیوای هەمووان پێی هەڵسابوون دەستخۆشیان لێ دەکەین و مێدەوارین بتوانین لە سنووری ئەنجومەنی تەکیە تێکڕای ئەم چالاکیانە برەوی پێ بدەین و پشتیوان بەخوای پەروەردگار هەر لەم هەفتەیەشەوە دەرگاکان واڵا دەکرێت بۆ وەرگرتنی خوێندکاران لە کچان و کوڕان بۆ قوتابیان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز یاخود خوێندنی قورئانی پیرۆز لە پشووی هاویندا. ئامانج لەم خول و دەورانە بەڕاستی ئامانجی ئێمە لەوە ئەوەیەکەوە هاندانێکە بۆی کەوا بەشداربووان گڕوتینێکەدا بە بەشداربووان بۆی کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن و لەگەڵ ئەوەشدا کە قورئانی پیرۆز لەبەر دەکەن ئەم تاکە بەڕاستی هەوڵ و ماندووبوونێکی زۆرەدا و لەگەڵ ئەوەشدا خوێندنەوەیەکی زۆر دەکا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و ڕاوەی ئاەتەکان. ئەمە خۆی لە خۆیدا بۆ ئەم گەنجانە بەڕاستی بناغەیەکە بۆ 4 ڕۆژی تریان. منوکو قوتابیەکی لەبەرکردنی سوورەتی سەجدە خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە توانی سمتەواوی سوورەتی سەجدە لەبەر بکەمەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من و هەروەها من و ئەوەکو قوتابیەکی قوتابخانەی حیفظ بە خۆشحاڵیەوە و هەروەها لەبەرکردنی سوورەتی سەجدە زۆر سوودی پێگەیاندین نەوەک سوورەتی سەجدە چەندین سوورەتی تریشمان لەبەر کردووە لەم قوتابخانەیە و سوودێکی زۆریشی بۆمان هەبووە. دەستخۆشیم لە مامۆستاکانم هەیە ئەگەر ئەوان نەبوونایە ئێمەش نەمان ئەتوانی کە ئەم سوورەتانە لەبەر بکەین و ئەم سوودە زۆرانەمان پێ بگەیاندرێت. من وەکو قوتابیەک لەم پرۆژەیەدا کە بەشداریم کردووە کە توانیمە ئەلحەمدوللا سوورەتی سەجدە لەبەر بکەین وەروەها توانیمانە سودمەند بین لەم پرۆژانەوە هیوادارم ئەم پرۆژانە بەردەوام بێت و بتوانین زیاتر بەشداری بکەین و قوتابی تر زیاتر بەشدار بێ و سوپاسی ئەو مامۆستایانە ئەکەین کە زۆر یارمەتیمانیان داوە لەم پرۆژانەدا کە توانیویانە یارمەتیمان بدەن و کە ئێمە بتوانین بەشداری بکەین. بەشداربیەکی پرۆژەکە توانیم نمرەیەوە بەدەست بێنم سوپاس بە خۆی پەروەردگار و دەستخۆشی لە مامۆستاکان مەکەم بۆ پێگەاندنی چینی گەنجانەوە هیوادارم بەردەوام بن ئەم پرۆژانە. سوپاس بۆ مامۆستاکانم کە بەردەوام هاوکارمان لەم جۆرە پرۆژانەدا دەستخۆشی تەواوم بۆیان هەیە. وەڵا الحەمدولیلا من خوێندکاری حیفزی قورئانیشم هەر لێرە و مامۆستاکان و مامۆستا ئازاد بتایبەت توانیوێتی ڕۆڵێکی زۆر گەورە ببینێت لە پێگەاندنی چینی گەنجاندا و لە کۆتاییدا دەستخۆشی لە کەناڵ پەیام مەکەم کە هاتوو ئەمڕۆ لەگەڵمانە بەشدارە. من وەکو قوتابیەک لە قوتابخانەی نور و قوتابخانەی زینەت الحفظ بەشداریم کرد لە لەبەرکردنی سوورەتی سەجدە بە خۆشحاڵیەوە کە سوودێکی زۆری پێمان گەیاند و دەستخۆشیم بۆ هەرێکی لە مامۆستاکان هەیە لەبەرەوەی ئەگەر ئەوان نەبوونایە ئێمەش نەمانتوانی بەشداری بکەین لەم خولانە.